ئەگەرچی بڕیارە لە مانگی 11 ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بڕێوە بچێت، بەڵام پێدەچێت حکوومەتی عێراق نەتوانێت ئەو پرۆسەیە لە وادەی دیاری کراوی خۆی بڕێوە ببات. پەرلەمانتارێکی عێراقی شاشکرای دەکات سەرۆک وەزیرانی عێراق داوای کردووە وادەکە بۆ مانگی 4 ساڵی داهاتوو دوا بخرێت. بەڵێ بەنسبەت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان خۆتان نەزانن لە 2005 لە کەرکووکدا نەکراوە بەداخەوە تا ئێستا بە بڕیارەکانی برایمەرە ڕۆینەڕێەوە و ئێمە خۆشبەختانە لەگەڵ هەڤاڵەکانمان لە دەورەی خولی پێشووی پەرلەمان توانیمان ئەوە تێپەڕێنین کە کەرکووکمان خستە لەناو بڕیارەکە کە کەرکووکیش هەڵبژاردننی تێدا بکرێت وایە لە 22/12/2018 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت، بەڵام نەکرا لەبەر بارودۆخی مفەوەزیەی ئینتیخابات. ئێستا ئەوە لەناو پەرلەمانە جارێکی تر باسی لەوە دەکرێت کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی بۆ بکرێت. دوو ماوەیەکی پێشنیار کراوە کە تاریخێک پێشنیار کراوە کە پێچێ مانگی 11 بێ کۆتایی ئەم ساڵ و بەڵام حکوومەتی لەلایەن حکوومەتەوە بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە پێی باشە مانگی 4 2020 بێت، بەڵام لە هەردوو حاڵەتەکە ئێمە وەک ئەنجومەنی پارێزگاکان کەرکووکشی تێدایە و هەڵبژاردننی تێکرێ لەبەرەوەی بووە بە بڕیار و لە پەرلەمان دەنگی لێدراوە. هاوکات ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە پێویستی دەزانن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەگشتی و کەرکووک بە تایبەتی ئەنجام بدرێت تاوەکو گیر و گرفتە ئیدارەکان چارەسەر بن. هەڵبژاردن خۆیەوە قانون دستورە، یعنی ناتوانین کەس بڵێ وەڵام من مەبێ یان نایکەین ئەوە ئەبێ 4 ساڵ انتخابات بێ. ئەگەر نەبوو ئەسبابی هەیە ئەو سەبابەکانیش ئەگەر ناڕوە ئەو با بڵێن انتخاباتەکە ئیش نابێ. ئێمە مەسەلەن وەختی وتمان ئەبێ تەدقیق بێ سجلات ئەوە هەڵبژاردننی ینی ناخبین ئەوانە ئەبێ سجلیان تەدقیق بکەین. ئێمە ملاحەزاتمان هەیە لەسەر ئەوە ئەبێ تەدقیق بێ. ئەگەر ئەوانە نەیکەن ئەو ساڵە هەمووی تاخیر بوو. دوای ئێستا قەرار دەرچووتیان لجنە تشکیلە بێ لە 6 مانگ ئەبێ تەدقیق بکەن. ئەگەر ئێستا نەتوانین لە پێش هەڵبژاردن دوای هەڵبژاردن ئەبێ. ئەگەر ئەوانە بوون ئەعتیادیە. من پێم وایە هەڵبژاردن یا ئەنجامدانی هەڵبژاردن لە شاری کەرکووک لە پارێزگای کەرکووک زەڕورەتێکی زۆر پێویستە کە بکرێت، لەبەرەوەی کە کۆمەڵێ کێشە تەراکمی کردو و کۆبۆتەوە لە ناو شاری کەرکووکە لە دەرئەنجامی ئەوەیە تاکو ئێستا هەڵبژاردن نەکراوە. هەڵبژارکردن وەکو وایە نوێبوونەوەی کۆمەڵێ شتی تازە و هەر کەسێک دەتوانێت ئیستحقاقی خۆی دیاری بکە و دەتوانێت کورسەکانی خۆی بەدەست بێنێ و دیاری بکە. جارێکی تر وەکۆوەیە با بڵێن چاودێریکردنی بارودۆخەکەی سەر لە نوێ. من پێم وایە هەڵبژاردن لە کەرکووک بکرێ زۆر زۆر شتێکی باش ئەکرێ و ئەمێنێتەوە ئەو خۆتەزانی منافەساتی حیزبی و منافەساتی نەتەوایەتی لەم شارە هەیە و هەر کەسێک گرەوی خۆی باتەوە پیرۆزی بێ و هەر کەسە کورسی زیاتری هێنا پیرۆزی بێ و کاری خۆی ئەکرێ و ئەوسا دەتوانین ئەو ململانێ و سڕاعی کە ئێستا هەیە ئەمە ئیستحقاقی تورکمانە و ئیستحقاقی کوردە و ئیستحقاقی عەرەبە ئەوسا بەوە نامێنێتەوە کێ زۆری نەبێ ئەو ئۆتۆماتیک پارێزگای بەرەکەوێ کێ بە پلەی دووەم بێ ئەو ئەتوانێت با بڵێن سەرۆکی ئەنجومەن هەڵبژێرێ. ماوەی زیاتر لە 14 ساڵە بە هۆی ناکۆچی نێوان کورد و عەرەب و تورکمان لە شاری کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەڕێوە نەبراوە. هەرامە شوای کردووە ئەنجومەنەکە تووشی ئفلیجی بێت و نەتوانێت بڕیاری گرنگ لە بەرژەوەندی هاوڵاتیان دەربکات. لە دوای 16 ئۆکتۆبەریش ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەیتوانیوە کۆ ببێتەوە و چارەسەرێک بۆ دۆخی یاسای شارەکە بدۆزێتەوە کە بەدەستی دەیان کێشەی ئیداری و سیاسیەوە دەناڵێنێ. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.